بە هیچ شێوەیەک سازش لەسەر خوێنی ڕۆڵەکانمان ناکەین. تاقەکەر و پیا و کوژ و تاوانبارەکان ڕاپێکی دادگاکەین بە پشتیوانی خوا. خوێنی شەید ڕۆژوانیش لە ئەستۆی پارتیدایە تا ئەو ڕۆژەی خوا حاکمە. من هیوادارم جارێکی کە خەڵک دەنگ نەدا بەم پیا و کوژانەی کەوا حکومڕانی 24 ساڵ ئەمانە دەستیان لە خوێنی شەهیدانی قەڵاتزێدا، دەستیان لە خوێنی شەهیدانی ڕانیە کۆیە، شەهیدانی ڕۆژنامەنووس دهۆک هەولێر مامۆستای ئاینی شەهید لە سەی سادق لە هەڵەبجەی شەهید ئەمانە بەڕاستی هیچ وەفایەکیان بۆ خەڵکەکەی خۆیان نییە. وەک کە سوکاری شەهیدانی حەبەی شوبات و ڕۆژانی دوایە سەربەرزین لە خوێنی شەهیدەکانمان کە خوێنی شەهیدەکانمان ڕاستە ئەمڕۆ بە پیرۆز چووە لەلایەن دەسەڵاتێکی جوگەندەرەوە، بەڵام سوپاس بۆ ئەو خوای گەورەیە ڕۆژێکێ لە ڕۆژانە کە ئەم دەسەڵاتە ستەمکارە تۆڵەی بەر و دوای لێ ئەکرێتەوە لەسەر خوێنی شەهیدەکانی ئێمەی حەبەی شوبات و ڕۆژانی دوایی و لە دوای 27 ساڵ ڕبعەموچەیەک ڕەوا نابینێ بە فەرمانبەرەکانی خۆی. ئەمە ئێمە و خۆشیان لەبیر بێ لەسەر سلوکی دەنگدان ئەمەیان لە فکر نەچێت. من پێیان ناڵم خۆپیشاندانکەن، خۆپیشاندان هەر نەکەن، نێنە سەر جادە هیچ شتێ دەکەن، بەس سزاکەیان لەسەر سلوکی دەنگانەکە بن.